هەولێر لە نێوان بەشاربوونێکی خێرا و بە فیرۆچوونی وزەدا. هەولێر ئێستا لەوە دەرچووە کە شارێکە. هەولێر ئێستا بوویتە 20 شار. هەر باڵەخانە دروست دەکرێ ئیجازە ئەدرێت بێ ئەوەی ستاندەردمان هەبێت. ئەو کەسانێک کە دێن سبلیت دەکڕن لە هەولێر تا ئێستا کەس نەبووە سوالی ئەوم لێ بکە ئەوە ژینگە پیس دەکا یان پیس ناکە. 135 بۆ 60 لە سپلتایە. لە بەشاربووندا خەڵک لە گوندەکانەوە کۆچ دەکەن بۆ ناوەندی شارە گەورەکان. ئەم دیاردەیە ئاڵنگاریەکی گەورەیە لە بەردەم زۆربەی شارە گەورەکانی جیهاندا. بەهۆی زۆربوونی ژمارەی دانیشتوان، کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی، زۆربوونی هۆیەکانی گواستنەوە، بە فیرۆچوونی وزە، کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو و زۆربوونی نەخۆشیە درێژخایەنەکان. دیاردەی بەشاربوون بە خێرایەکی زۆر گەشەی سندووە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. تا ئێستاش سەرچاوەکانی وزە وێنە بوون. لە بەرنامەی ئەم جارەی 2050 دیاردەی بەشاربوون دەبەستینەوە بە بەفیرۆچوونی وزە لە ڕێگای بەکارهێنانی ئامێری هەواسازی سبلێتەوە. هەولێر ئێستا شارێکی گەورەی ملیۆن کەسیە و لە دوای ساڵی 2003ەوە دیاردەی بەشاربوون بە خێراییەکی زۆر تێیدا گەشەی کردووە. ئەم گەشە سەندنە وای کردووە پیشەسازی خانوبەرە ببێتە سەرەکی ترین پیشەسازی تێیدا. ئەوەی لە هەولێر دەبینرێت دوو شێوازی بەشاربوونە. شێوازێکیان کە سیستەماتیکە پرۆژە نیشتەجێبوونەکانن کە بەپێی ماستەر پلان و پلانی حکوومەت بەڕێوە دەچن، بەڵام لە بەشێکی دیکەی بەشاربوون لە هەولێر کە خەڵک خۆی بەخۆی خانی و باڵەخانە دروست دەکات. بەڕاستی لە هەردوو بەشاربوونەکەدا کێشە گەورە هەن. ئەگەر باڵەخانەیەکی دیاریکراوە بە نمونە وەرگرین، زۆرترین وزە کە لەو باڵەخانەیە بە فێڕۆ دەچێت لە کوردستان و لە هەولێر بە تایبەتی بۆ گەرمکردن و سارکردنە. بەڕاستی لە زۆرێک لە پرۆژەکان گرنگی نادرێت بە سیستەمی عەزلی بیناوە، لەبەر ئەوەش وای کردووە کە سیستەمی لەو سیستەمیە یان لەو بێعەزلیە کە وزەیەکی زۆر بە فێڕۆ بچێتن. بۆ نمونە ئەگەر بێت و پەنجەرەی یەک جام دابندرێت، زۆری فەرقە لەوەی پەنجەرێکی دەبل جام دابندرێتن کە تەئسیر لە کەمکردنەوەی وزە دەکاتن. بۆ نمونە شێوازی دیزاینەکەش تەئسیری هەیە لەسەر کەمکردنەوەی بەکارهێنانی وزە. بۆ نمونە لە زۆرێک لە باڵەخانەکانی کوردستان گرنگیەکی زۆر بە بەکارهێنانی فول جام دەدرێتن، یعنی واجهەیەکی تەواوی جامە. ئەو جامە وا دەکاتن کە ڕۆژێکی زۆر داخلی بیناکە و وا دەکا پلەی گەرمی لە ناو بیناکە زۆر بەرز بێتەوە. لەو کاتیش پێویستی بە 3 سپلێت 4 سپلێدا هەتاکو فێنچی کاتەوە. بەشێکی زۆری شارەزایانی وزە پێیان وایە ئەوەی لە هەرێمی کوردستان ڕوودەدات کەمی سەرچاوەی وزە یاخود کارەبان نییە، بەڵکو نەبوونی سیستەمێکی گونجاوە بۆ بەکارهێنانی وزە بە شێوەیەکی دروست و نەبوونی هۆشیاری هاونیشتیمانیانە لە هەڵبژاردننی جۆری ئامێری هەواسازیدا.
لەسەر ئاستی جیهانە هەندێک وڵات هەیە زیاترین وڵاتن لە خەرجکردنی کارەبا لە ناو خانۆکانیانە ئەوەش بۆچی ئەو هۆکارە هەیە لەبەر ئەوەی ژیانیان ژیانێکی زۆر بەرزە کۆڵەتیەکی بەرزە خانۆکانیان ڕووباری زۆر گەورەیە کۆڵەتی زۆر بەرزە ئەو یەکێک لە وڵاتانەی کە زۆر کارەبا خەرجەکەن کەنەدایە ئەمریکا ئوسترالیا ئەجا دوای ئەوە وڵاتەکانی کە دائەبەزن کەمترین وڵات لە خەرجکردنی کارەبا لە ناو خانوو لە ناو باڵەخانە لە ڕووی ساردکردنەوە هەواسازی وڵاتە ئەوروپیەکانە ڕقمێک هەیە کە بەرزترین خەرجکردنە کە خۆی ئەکاتە 11,000 کیلۆوات لە ساڵێکە بەپێی داتایەکمان وەرگرت لە وەزارەتی کارەبا ساڵی 2020 لەو داتایە دەرکەوت هەولێر بەگشتی بە خانووی بچووک و گەورە کە شارێکی زۆر گەورە نییە بڵێ ئەگەمۆخانێکی بە دووبەی و بە وڵاتەکانی کە ئێمە 12,000 بەکارهێنین یعنی ئێمە لە ئاستی ستاندەردیش دەرچ لە زیاترین وڵات کە کارەبا خەرجەکە بۆ خانوو هەولێر 12,000 ئەوان 11,000. بۆ ئەوەی پەیوەندی نێوان بە شاربوون و بە فیرۆچوونی وزە لە ڕێگای ئامێری هەواسازی سبلەی تڕۆم بکەینەوە تەلارێکی نمونەی نیشتەجێبوونتان نیشان دەدەم. ئەم تەلارە لەسەر ڕووبەری 392 مەتر دووجا دروست کراوە و لە دەنهۆم پێک هاتووە. هەر نهۆمێکی ئەم تەلارە 4 یەکەی نیشتەجێبوونی تێدایە بە جۆرێک 2 یەکەی نیشتەجێبوون لەسەر ڕووبەری 72 مەتر دووجا و 2 یەکەی نیشتەجێبوونی دیکە لەسەر ڕووبەری 100 مەتر دووجا لەگەڵ هەبوونی ڕێڕەوێک بە ڕووبەری 48 مەتر دووجا لە یەکەیەکی نیشتەجێبوونی 72 مەتر دووجادا پێویستمان بە 3 سپلێت دەبێت و هەر سپلێتێک 2 تۆن دەبێت بۆ هەر سپلێتێک لەوانە پێویستمان بە 10 بۆ 12 ئەمپێر کارەبایە و بەمەش هەر 3 سپلێتەکە پێویستمان بە 30 بۆ 36 ئەمپێر کارەبا دەبێت. لە یەکەیەکی نیشتەجێبوونی 100 مەتر دووجادا 4 سپلێتمان پێویست دەبێت. 3 دانەی 2 تۆنی دەبێت و 1 دانەی 3 تۆنی دەبێت. بۆ هەر سپلێتێک لەوانە پێویستمان بە 10 بۆ 12 ئەمپێر کارەبا هەیە و بەمەش بۆ هەر 4 سپلێتەکە پێویستمان بە 50 بۆ 60 ئەمپێر کارەبا دەبێت. بۆ ڕێرەوەکەش تەنیا یەک سبلێتی 4 تۆنی بەکاردەهێنین و پێویستمان بە 20 بۆ 24 ئەمپێر کارەبا دەبێت. بەم شێوەیە لە نهۆمێک کە 4 یەکەی نیشتەجێبوون و ڕێڕەوێکی تێدایە پێویستمان بە 200 بۆ 240 ئەمپێر کارەبا دەبێت. بۆ هەر دەنهۆمەکەش پێویستمان بە 2000 بۆ 2400 ئەمپێر کارەبا دەبێت. ئەم هەموو وزەیە بە فیرۆ دەدەین تەنیا لە بەکارهێنانی سبلێتدا. ئەگەر تەنیا کەرەستەی تەلارەکە دۆستی ژینگە بێت ئەوە بڕی ئەو وزەی بەکار هاتووە لە هەر نهۆمێک کەم دەبێتەوە بۆ 68 بۆ 80 ئەمپێر کارەبا. ئەو یەکە نیشتەجێبوونەی تۆ تێیدا دەژیت و دەتەوێت لەگەڵ بەکارهێنانی سبلێتدا هەوایەکی فێنکت دەست بکەوێت ڕاستە و خۆ لەگەڵ داگیرساندنی سبلێت لە ماڵەکەتدا 1 بۆ 2 پلەی سیلیزی پلەی گەرمی دەرەوەی ماڵەکەت بەرز دەبێتەوە. بەمەش ئێمە لە ماڵەکانی خۆمان بەشدار دەبین لە بەرزکردنەوەی تێکڕای پلەی گەرمای گۆی زەوی. بەپێی راپۆرتێکی ئاژانسی وزەی نێودەوڵەتی بۆ ساڵی 2020 نزیکەی 1.9 بلیۆن سبلیت لە جیهاندا هەن. پێشبینی دەکرێت ئەم ڕێژەیە بەرز بێتەوە بۆ 5.5 بلیۆن سبلیت تاوەکو ساڵی 2050. ناکرێ ئێمە هەر باڵەخانە دروست دەکرێت ئیجازە ئەدرێت بێ ئەوەی ستاندەردمان هەبێت. هەموو وڵاتەکانی جیهان هەمویان ستاندەردیان هەیە. کەس بۆی نییە خانوو دروستکە ئەگەر هات و ئەو خانووە مەصرفی وزەی زۆر بێ. یعنی وزەی بوێت زۆر بۆ ساردکردن و بۆ گەرمکردن. اینجا ئەوە سپلت لەو بابەتە بۆیە ئەمڕۆ تقریبا ئەتوانین بڵێن داتاشمان هەیە جارێکیکە 100
خانووەکان بینی 35 بۆ 60 ئەو کارەبایی کە خەرجەکرێت لە خانوو کە خۆی پێڵێن وزە چکە خۆی وزەیە کارەبا جۆرێکی وزەیە 35 بۆ 60 لە سپرتایە کەواتە ئەو ئامارە زۆر مەترسیدارە لەبەرەوەی بەڕاستی ئەمڕۆ وا بڕۆین قەت ناتوانین و حکوومەتیش ناتوانێت ئەو وزەیە دابینکە. لە کوردستان سەرەکیترین شوێنێک بۆ ئەوەی بۆ توێژینەوە زانستیەکان بۆی بگەڕێنەوە زانکۆکانن. ئێستا من لە زانکۆی سۆرانم. توێژینەوەی زانستی ڕۆڵێکی زۆر گەورە هەیە لە بەڕێوەپێشچوونی یاخود کەمکردنەوەی کاریگەریە نەرینیەکانی بەهدەرچوونی وزە لە گشت وڵاتەکاندا بەڕاستی و توێژینەوەی زانستی یەکێکە لە کاریگەرترین ئەو کەرەستانە کە دەتوانێتن ئەو کێشە سەرەکیانە چارەسەر بکاتن. بەڕاستی بە شێوەیەکی گشتی لە وڵاتە بیانیەکان لە ئەمریکا و لە وڵاتانی وەکو ئەوروپا و بریتانیا کارێکی زۆر لەسەرەوە کراوە کە بتوانن ئەو وزانەی کە لە باڵەخانەکانە بەکاردەهێنرێتن لە ڕێی renewable energy بەکاربهێنرێتن یاخود پێ بڵێن وزە نوێبووەکان. ئێستا لە وڵاتی خۆمان بەڕاستی ئەو کەرەستە و ئامێرانەی کە لە بیناکان و باڵەخانەکان بەکاردەهێنرێتن بەڕاستی کارەساتە یەکێک لەوان کە بلۆکە ئەو بلۆکانە بەڕاستی کاریگەری سارد و گەرمیان هیچ نییە. لە تاقیگەکانی زانکۆی سۆران توێژینەوە لەسەر ئەو کەرستانە کراوە کە لە بیناسازیدا بەکاردەهێنرێن. تەنیا بە زیادکردنی مادەی نانۆیی تیاندا دەرکەوتووە دەتوانرێت بە ڕێژەی 25 بۆ 30% وزەی بەفیڕۆچوو کەم بکرێتەوە. باشترین حل لە بۆەوەی کە بتوانین ئەو کەرەستانێک کە لە بینەکاندا بەکاربێنرێت و کەمترین وزە سەرف بکرێتن لە بۆ ئەو کەرەستانە بتوانین کەرەستێوە دروست بکەین کە لە داهاتوودا بتوانین بە کارەبایەک یا بە وزەیەکی زۆر کەم بتوانین ئەو شوێنە گەرمیکەینیان ساردەکەین پێویستی بە توێژینەوەی زانستیە. ئێستا ئەمە لە زانکۆی سۆران زۆر توێژینەمان لەو بوارەدا هەیە. بۆ نمونە کەرەستەیەکی بینای دینین ئەو کەرەستە بینانە دەی مودیفای دەکەین بە مادەی نانۆیی. مادەی نانۆیی دروست دەکەین لەناو ئەو کەرەستەیدا تێکەڵی دەکەین بتوانین مادەیەک دروست بکەین پێ دەگوترێتن ئایزۆلیشن ماتریال یاخۆت ئەو کەرەستە جیاکراوەکان کە بتوانین ڕێگە لە گەرمی و ساردی لە بوو ناو باڵەخانەکان بگرێتن. کەواتە بە شێوەیەکی زۆر سەرەکی دەتوانین بڵێن ئەگەر بتوانین ئەو ماوەدانەی کە لە کەرەستەدا بەکاردێن لە بینە حکومیەکان و لە بینەکانی سێکتەری دانیشتن دەتوانین نێزیکەی 125 تا 30% وزەی ئێنێرژی سەرفبوو کەم بکەینەوە. زانستی نانۆتەکنەلۆژی ئێستا یەکێکە لە کاریگەرترین ڕێگاکان بۆ خێراکردنی چارەسەری کێشە ژینگەیەکان. نانۆ مەودایەکە بۆ مادە دانراوە لە نێوان 1 بۆ 100 نانۆمتردایە کاتێک کە مادە دەچێتە ئەو سکێڵە بە تەواوەتی هەموو تایبەتمەندی و خصوصیاتەکانی هەر لە تایبەتمەندی کارەبایی میکانیکی موگناتیسی هەر هەموو تایبەتمەندیەکانی بە تەواوەتی گۆڕانکاریان بەسەردادێت تەبعاً بەرەو باشتر بەرەو ئەکتیڤترکردنی مادەکە بەرەو بەتواناترکردنی مادەکە و نانۆ وەکەوەی کە بەچاو نابینرێت بە تەواوەتی جیاوازە تایبەتمەندیەکانی لەو مادەیەی کە پێ دەوترێت بەڵک ماتریال کە بەچاو دەبینرێت. دیارە ڕێگا و میتۆدی جیاهان بۆ دروستکردنی نانۆ ماتریالەکان ئەوەی کە ڕێگەی کیمیاییە، فیزیاییە، بایۆلۆجیە، ئەوەی کە ئێمە لێرە ئیسفادەی لێ دەکەین دروستکردنی نانۆ پارتیکڵە بە ڕێگای سەوز لەبەرەوەی تێچووی کەمە و بە تەواوەتی دۆستی ژینگەیە و زۆر سەلامەتە و ئەو ڕووەکانەی کە لەبەرەوەی بە حکومیەوەی کە ئێمە لە ژینگەیەکی سروشتی تەواو سروشتی داین دەتوانین سوود لە هەموو ئەو ڕۆک و پلانتانە وەربگرین کە لەو ناوچەیەدا بوونیان هەیە.
چارەسەرکردنی کێشە ژینگەیەکان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی زانستی هۆکار دەبێت بۆ کەمکردنەوەی مەترسی کێشە ژینگەیەکان و پێشەنگبوونی زیاتری هەرێمی کوردستان. هەولێر تەنیا شاری هەرێمی کوردستان نییە کە کەوتووەتە ژێر کاریگەری مەترسیەکانی بەشاربوون. لە کاتی چوونم بۆ ئۆفیسی کارکردنی ئەندازیار بانجەلال لە سلێمانی هەمان دیمەنەکانی بەشاربوونی هەولێر دەهاتە بەرچاوم. ئێرە شاری سلێمانیە. بان بەر لەوەی باڵەخانەیەک دروست بکەم یاخود یەکەیەکی نیشتە جێبوون دروست بکەم زانستیان پێم بڵێ ئایا هیچ ڕێگە چارەیەک یاخود پرۆگرامێک هەیە نیشانم بدا ئەو بینایە ئەو باڵەخانەیە ئەو یەکەی نیشتە جێبوونە بە درێژایی تەمەنی یان بە درێژایی ساڵە کە ژیانی تێدا ئەکرێ چەند وزە بە فیڕۆ ئەدات؟ بەڵێ بە دڵنیاییەوە چەندین پرۆگراممان هەیە کە بتوانین بەکاری بهێنین بۆ هەڵسەنگاندنی وزە لە قۆناغەکانی سەرەتای دیزاینکردنە. ئێمە چەندینیان بەکار ئەهێنین بۆ نمونە چەندێکێک لەوانە ئەتوانم پیشانی جەنابتی بێم کە یەکێک لەوانە گرین بیلدینگ ستۆدیۆیە کە وەکو فیچەرێکی بەنامەی ڕڤێت بەکار ئەهێنرێت. بەنامە ڕڤێت خۆی بۆ دیزاینکردن و نەخشەسازی بەکارێت بەڵام ئەم فیچەرە ئەتوانێت بەکار بهێنرێت بۆ هەڵسەنگاندنی پێداویستی وزەی بیناکەمان لە پێشوەختدا. چەند پرۆگرامێکی تر هەیە وەکو ئێج بیلدینگز، ئینەرجی پلاس، ئەمانە هەمووی سامپڵن، دیزاین بیلدەر، ئەمانەمان هەمووی هەیە کە بتوانین بەکاری بهێنین. بەڵام ئێستا من ئەتوانم باسی ئۆتۆدەسکت بۆ بکەم کە گرین بیلدینگ ستۆدیۆیە کە چۆن کار ئەکات. ئێمە یەن لە قۆناغی سەرەتاییەکەیە بیناکەمان مۆدل ئەەکەینەوانێ لەناو ئەم پرۆگرامەیە کە بیناکە مۆدل کردوانێ هەموو پارامتەرەکان دیاری ئەەکەی کە مەسەلەن چەند کەس بەکاری ئەهێنێ چەند هۆمە لەکوایە ڕۆوکوێیە مەسان هەمومان ئێمە ئەزانین کە ئەگەر هاتووە ڕۆ و ڕۆژ هەڵات بێ یاخود ڕۆ باشوور بێ پێداویستەکانی گەرمکردنەوە و ساردکردنەوەی جیاواز ئەبێ لەبەروی ئەو تیشکی خۆری کە پێی ئەگات جیاوازەوە نیە لەبەر ئەوە پێداویستەکان جیاواز ئەبێ لەبەر ئێمە هەموو ئەوانە دیاری ئەەکەین لە پرۆگرامەکەمانە یەن وەکو سەرەتایەک هەڵسەنگاندنێکی بۆ ئەەکەین. چەند ئەنجامێکمان ئەیاتە ئەڵێ لە ساڵەکەیە ئەوەنە کارەبای پێویست ئەبێ ئەوەنە سوتەمەنی پێویست ئەبێ و ئەوەنەش تێچووی ئەبێت تێچوەکەش تەنانەت بۆ پیشان ئەیە لە ماوەی ساڵەکە. ئەگەر بین و وردەکاریەکانیشی ببینین ئەوەنە بۆ وردەکاتەوانێ ئەڵێ لە سا ئەوەنەی پێویستە بۆ ڕووناکردنەوە لە سا ئەوەنەی پێویستە بۆ جیهازە کارەباییەکانن لە سا ئەوەندەی پێویستە یعنی بەوە بۆ وردەکاتەوانێ بۆ ئەوی تۆ بزانی خەلەلەکە و لەکوێ ئەگەر هاتوو کێشەیەک هەبێ بزانی چیت زۆر پێویستی بە وزە بووە. بان لەو باوەڕەدا بوو زیادکردنی ئەو پرۆگرامە لە سیستەمی خوێندنی تەلارسازی لە هەرێمی کوردستان هۆکار دەبێت بۆ ئەوەی ئەو کەسانی لەو بوارە دەخوێنن زووتر ئاشنا بن بۆ پرۆگرامە سەردەمیانە و سوودی لێ ببینن لە پرۆژەکان. پێشنیاری من و بەڕای من باشترین تەریقە بۆ ئەوە باشترین ڕێگە بۆ ئەوەی کە زیاتر خەڵک ئەوە بەکار بهێنێ ئەوەیە کە تەلارسازی بەردەوامی زیاتر داخڵی وانەکانی زانکۆکانمان بکرێ. ئەمە یەک دووهەمیشیان زیاتر ئەم پرۆگرامانە فێری خوێندکارەکانمان بکرێ. پسپۆڕانی ژینگە لەو باوەڕەدان ئەگەر گۆڕانی کەشوهەوا مەترسی بێت بۆ سەرزەوی ئەوە بەرزبوونەوەی خواست لەسەر بەکارهێنانی سپلیت یەکێکی دیکەیە لە مەترسیەکانی سەرزەوی. ئەبێ خەڵک هۆشیاری سێ بابەت بێ. بابەتی یەکەم ئەبێ بزانێت چی ئامێرێک بەکار بهێنێت بۆ ساردکردنەوە و گەرمکردن. دوو من کەڵم چی ئامێرێک بەکاربێنێ بەبەستم ئایا
چی جۆرە سپلیتێک بەکاربێنێ. دوو شێوازی بەکارهێنانی سپلت ئەوەش بابەتێکی کێیە لە دیراستێکە لە زانکۆیەک لە ئەمریکا تەنها بە دانانی سیستمی سمارت بۆ کۆنتترۆلی پلەی گەرمی و ساردی و گڵۆپ و شێت توانیان بە هەمان ئامێر بە هەمان شوێن 140 وزە بێنە خوارەوە. ئێمە لێرە سپلت خەڵک هەمووی لەسەر 18 دانێت و ئەزانێت کە پلەی گەرمەکەی ئەکا بە 18 هەواکە سارترە بێ خۆیوان نییە ئەوە کۆنتترۆلە ئەوە ئیشارەتێکە ئەڵێ ئەگەر هات و هەوای ژوورەکە نەبێت بە 18 ئەم ئامێرە هەر بە کارەبایەکی زۆر هەر بە بەردەوامی داگرسێ. بەڵام خۆشی لە ئەسڵە دەرەجەی حرارەتی کە ئەبێت لە ژوورێکە کە پێی ئستاندەردی عالەمیە زستان و هاوین بینی 22 بۆ 26 26 هاوین 22 زستان. ئێمە لە زستانە سپرتەکان ئەکرێت بە 30 هاوینش ئەکرێت بە 16 ئەوەش ئەبێ بزانن بەکاری بێنن. سێم ئەبێ خەڵک فێر بکرێ کە وزەی خاوێن بەکاربێنێ. بەشاربوونی هەولێر و بە فیرۆدانی وزە لە ڕێگای ئامێری هەواسازی سبلیتەوە بەردەوامی دەبێت. ئەگەر ئێمە بەر لە دروستکردنی یەکە نیشتە جێبوونەکان بە شێوەیەکی زانستی کار لەسەر دیزاینی یەکە نیشتە جێبوونەکان نەکەین، سەرچاوەکانی وزە نەگۆڕین بۆ وزەی نوێ بووەوە، خەڵکیش هۆشیاری ئەوەی نەبێت چۆن ئامێرەکانی هەواسازی هەڵدەبژێرێت.